ستۆدیۆکانمانین لە دهۆک لە زانکۆی ئەمریکی. میوانداری زۆر بەڕێز دکتۆر پشتیوان سادقەکەین. دکتۆر پشتیوان بەخێر بێ. سپاس. لەم کۆبوونەوەی کە ئەم یەک دوو ڕۆژە ڕوویداوە لە ناو زانکۆی ئەمریکی، باز لە ئاشتی و ئارامی عێراق دەکرێت و ناوچەکە و کوردستان بەگشتی. ئەو هەموو حکومەتەی یەک لە دوای یەکەی کە دوای ڕژێمی سەدام دروست بوون لە عێراقی فیدرال، چەند کێشەیەک هەیە هەڵپەسێراون، هەستەکەن، یعنی هەستەکەین بووە بە کێشەی ئەزەلی. لەوانە مادەی 140 لە دەستور، پێشمەرگە، بودجەی عێراق و بەشە بودجەی هەرێمی کوردستان، یعنی بەڕای جەنابتان لەم حکومەتە نوێ ئەمەلێک هەیە کە حکومەتی فیدرال لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان کەونە ڕێکەوتنێک بۆ چارەسەری ئەو کێشانە. بەڵێ، زۆر سپاس، دەستخۆشی لە جەنابتان دەکەم. خۆی ئەمە کە باسی بودجە و پێشمەرگە و مادەی 140 ئەوانە دەکەین، ئەوانە هەمووی چەند شتی بەسیتن لە ناو شتێکی زۆر گەورەتر. یعنی ئەگەر شتە گەورەکە چارەسەر نەکرێتن، ئەو شتانە چارەسەر ناکرێت. شتە گەورەکە چییە؟ طبیعی لە پێشی ساڵی 1922-23 شتێک نەبووە بە ناوی عێراق. عێراق لە نەتیجەی ئیتیفاقیەی سایکس-بیکۆ ئەوانە دروست کرا. عێراق وڵاتێکە بە پینە دروست کراوە، بە پینە دروست کراوە، کە بە پینە دروست کراوە لەو ڕۆژی عێراق دروست کراوە تا ئەوڕۆ ئەگەر تەماشا بکەی لە قۆناغی حکمی مەلەکی دوای ساڵی 56 14 تەمووز بوو، مەلیک کوژرا، عەبدولکەریم قاسم هاتە سەر حکم، عەبدولکەریم، عەبدولسەلام، عەبدولڕەحمان، ئەوانەش یەکیان نەبی، ئەوانی تر کوژران. 35 ساڵ حکمی بەعسی، دوای هەتا دەگاتە ئێستا. ئەگەر تەماشا بکەی مەسەلەن حتا لە تەحلیلاتی ئەو کەسانەی کە مختصن بە شؤونی عێراق، وەکو مەسەلەن گالپرێ، تۆماس فریدمان و حتا مادلین ئۆلبرایت کە وەزیری دەرەوەی ئەمریکا بوو، ینی هەموو ئەوانە باسی ئەوە دەکەن، دەڵێن کێشەکانی عێراق تەنها بە شتێک چارەسەر دەبی، کە ئەمیش قەنەعەتم وایە ئەوە شتە گەورەکەیە، ئەویش ئەوەیە کە عێراق دابەش ببێت. معنی ئەوە نییە کە عێراق دابەش بێت، تۆ کە دڵی دابەش بوون یەکسەر ئەوان تەکید لەسەر مەبدەع چیتر دەکەنەوە، وحدەت الأراضي العراقية و نازانم چی و ئەوانە، يعني وەکو فیدرالیەت يعني دابەشبوونی یعنی عێراق بە هیچ زۆرەك شەڕی طائفی، شەڕی مەذهبی، شەڕی قەومی لە عێراق کۆتایی پێ نایە ئیلا چارەسەری وەحید کە هەموو ئەوانەی باسم کرد، ئەو نووسەرانە، ئەو سیاسیانە کە چەندین تەلیفاتیان لەسەر عێراقەیە، دەڵێن حەلی عێراق، چارەسەری عێراق دابەش بوونە، کەواتە پێویستە مادام دوای ڕوخانی سەدام، ینی پێشتر هەردەیان گوت کاکە حکومێکی دکتاتۆری هەیە، سەدامە بە زەبر و زەنگ بە نازانم چی، کاکە ئێمە نەک ئێمەی کورد، بەس لە عێراق خەڵکی عەرەب وای لێ هاتووە خۆزگە بە زەمانی خۆی دەخوازیتن. کەواتە پێویستە سیاسیەکانی عێراق، پەرلەمانی عێراق دابنیشی واقعیانە تەماشای بابەتەکان بکە. طبعی ئێمە پێشی ئەوەی سەدام بڕوخێت فیدرالیەتی خۆمان هەبووە، ئەو فیدرالیەتە ڕاستە لە ئەو کاتی دەستوری عێراق دانی پێێنە نابوو، بەڵام ئێمە دەوڵەتی ئەمری واقعمان هەبوو لە کوردستاندا، پەرلەمانمان هەبوو، حکومەتمان هەبوو، موسساتی قانونی خۆمان هەبوو کە دەستوری نوێی عێراق دانرا و دەوڵەتی نوێی عێراق دروست بووە بۆی ببتە خێر و خۆشی بۆ هەموو خەڵکی عێراق، بە پێچەوانەوە بووە ناخۆشی لە بۆ هەموو خەڵکی عێراق، بەنسبەت هەرێمی کوردستانیش بۆ هەڕەشە. یعنی ڕاستە بەردەوام هێرشی عسکەری ناکەن، بەڵام دەیانەوێ بە ڕێگای ئابووری، بە ڕێگای دیبلۆماسی بتخنچێنن. یعنی زۆر باشە. کەواتە باشترین شت ئەوەیە، بەڕێی من باشترین شت ئەوەیە عێراق شێوازێکی تری حکومڕانی لە خۆ بگری، ئەو شێوازە حکومڕانیە لە هەیکەلیەتی عێراق ڕادەست پێ بکاتن تا دەگاتە دوایی. باشە، بەڕێی جەنابەت یعنی شێوەیەک لە شێوەکانی کۆنفدرالی بێ. کورد وەکو جەنابەت وتت ئەم فیدرالیەتی هەبووە، ئەم خۆ بەڕێوەبردنی هەبووە پێش دامەزراندنی عێراق دوای سەدام بڵێن، بەڵام
بەڕای تۆ ئەوەی کە سونەکانیش ئەمان هەبێ و شیعەکانیش ئەمان هەبێ و لە ئیطاری دەوڵەتێکی کۆنفدرالیا بەڵێ بزەبت لەبەرەوەی ئەگە تەماشا بکەی دوای ڕوخانی ڕژێم سونەکان هەتا مقاتعی دەنگدانیان کرد لە بۆ دەستوریش یعنی ئەگە کورد نەبووە لەو معادلەیەدا دەستور نەدەڕۆی یعنی کورد زۆر دەوری هەبوو کە دەست لەبەرچ لەبەرەوەی سونەکان بڕوایان بە فدرالی نەبوو بڕوایان بە فدرالی نەبوو هەر لە سەخەونەکەی پێشویان بوون من لە بیرم دێت جەنابی سەرۆک بارزانی ساڵی 2004 لە هەولێر دوو کۆنگرە و کۆنفرانسی گەورەی کرد لە بۆ عەرەب یەکیان خاص لە بۆ سونەکان یەکیان لە هەموو ئاستی عێراق داوای لێکردم گوتی کاکە بە واقعی ئێستا ڕازی بن ئەوان هەر لە خەیاڵ دەژیان لە ڕابردوو کە 35 ساڵ گوتی بۆ واقع ڕازی بن ئەوە لە مەسلحەتی ئێوەیە ئەوان دەیانگۆ نابی عێراق فیدرالی بی دەبی مرکزی بی وابی ئێستا حالیان بڕۆ لە هەر سیاسیەک و تاکێکی عەرەبی سونەش دەپرسی بڕوای بە فیدرالی یان بە کۆت فیدرالی ئەوان لەبەرەوەی کە چەند وەخت حکمی عێراقیان کردو عێراقی موحد بەڵام دوای زەرەریان کرد بەڵام ئێستا ئەو دەستە جەمعیە هەیە لە بیرکردنەوە کە سونەکانیش شێوەیەک لە شێوەکان فیدرالیزمێک بخۆیان وەگرن خۆی طبیعی من ناتوانم لە زیاتی ئەوان قسە بکەم بەڵام بە حکمی متابعە و بە دوواداچوونم لەگەڵ کەسایەتی سیاسی و کەسایەتی ڕۆشنبیری و ئەکادیمی عەرەبی سونە زۆربیان لەگەڵ ئەوەن و ئەوان دەڵێن تەنانەت شتێکێ زۆر گرنگە ئەوان دەڵێن ئەگەر فدرالیەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان نەبا هەر سونە ئەوەی ماوی تیشی نەدەما ئەوەی خۆیان لە کوردستان گرتەوە ئەی شیعەکان دەڵێن چی شیعەکان پێیان وایە کە دەرفەتێکی تاریخی بۆ شیعەکان دروست بووە کە حکومڕانی عێراق بکەن بەڵام بەداخەوە نەیانتوانی حکومڕانیەک بکەن کە خەڵکی عێراق بە کوردیشەوە بڵێ ئەو نمونەیە کە شیعەکان دایانهێنا لە عێراق چ بەنسبەت دیموکراسی یان بەنسبەت مافی پێکاتەکان و نەتەوەکان یان بەنسبەت نەمانی دەمارگیری یان بەنسبەت خزمەتگوزاری و ئاوەدانی و ئیستیقرار و ئەمنیەتەوە یعنی نەیانتوانی ئەوە دابین بکەن من جارێک لە لەندەن داهاتمەوە بۆ تورکیا مؤتەمەرێکی دەولی هەبوو لە لەندەن لە ڕێگا لە ناو تیارە لەگەڵ جعفەری ئەو کات وەزیری دەرەوەی بوو باسمان کرد یان گوتمان دەکرا شیعە نمونەیەکی زۆر جوان پیشان بدەن سونە 80 ساڵ لە حکوم بن نمونەیەکی خراپیان پیشاندا شیعە دەکرا نمونەیەکی زۆر جوانتر پیشان بدەن بەڵام هات نمونەیەکی خراپتریان پیشاندا کەواتە بەنسبەت شیعەکان ڕاستە ئێستا حکومی عێراق ئەوان دەیژێڕێن میلیشیایان هەیە نازام چیان هەیە ئەوانە بەڵام نەیانتوانی نمونەشی جوان پیشان بدەن بۆی خەڵکی عێراق بەگشتی بڵێتن ئەو نمونەیە چەند تەماشا بکە ئەوەی عقولی عێراقەیە هەمووی ڕۆیشت بەڵام بەنسبەت هەرێمی کوردستانەوە ئەگەر ئێمە باس بکەین ئێمە تا ئێستا لە حکومڕانی عێراق دڵنیا نین لەوەی کە ئەوەی لە دەستور هەیە جێبەجێ دەکاتن و بە شەریک تەماشای کوردستان دەکات دائیمەن جەنابی سەرۆک شتێکی هەیە زۆر جوانە دەرێ تەوازن و تەوافق و شەڕاکەت طبعی ئەو شتانەش بە چ دەکرێت بە بیرکردنەوەی سیاسی و دیموکراسی قوڵ دەکرێتن ئەگە ئەو بیرکردنەوە نەبیتن مەبدەئی تەوازن و تەوافق و شەڕاکەت لەسەر کاغەز فایدەی نییە دەبی بە پراکتیک طبعی ئەوە ڕەنگ بداتەوە بۆیە ئێمەی کورد کە زۆر دەورمان هەبوو لە دروستکردنەوەی دەوڵەتی نوێی عێراق بەڕاستی بەڵام بەداخەوە ئەوەمان لەوان نەبینی یعنی زۆر باشە ئەمەل هەیە ئەم حکومەتە نوێی عێراق بە بڕوای کە بگاتە تەفاهم بە بڕوای من هازە وزاریەکە زۆر جوانە دەستوریشمان هەیە زۆر جوانە هەتا ئێستا دەستوریان جێبەجێ نەکردووە و هەتا ئێستا ئەو ئیتیفاقاتان هەیە لەگەڵ ئەو حکومەتە یەک لە دوای یەکانی کە کراوە 7 حکومەت دروست کراوە ئیتیفاقەکانیان جێبەجێ نەکردووە ئایا محەممەد شیاع سودانی دەتوانیتن لە ماوەی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ئەو ئیتیفاقانە جێبەجێ بکاتن ئەمن بڕوا ناکەم ئەگەر 20% جێبەجێ بکە ئەمن پێم وایە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ کوردستان زۆر باشە لەسەر ئیتیفاق و شەراکەت جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان زۆرینن لە پەرلەمانی کوردستان زۆربەی وەزارەتەکان لای ئێوەیە سەرۆک وەزیران لای ئێوەیە لەگەڵ یەکێتیە کێشەکەتان ئەم قوڵە ناگەنە نەتیجە
ئێمە لە کوردستان دوو پرەنسیپمان هەیە. پرەنسیپێکی دیموکراتی کە بڕوامان بەو دیموکراتیە هەیە، ئەگە بڕوامان پێ نەبی کاکە بە هەڵبژاردن نەکەین وانە کەواتە ئەو زۆرینەی کە ئەمە هەمانە زۆرینەشی دیموکراتیە لە نەتیجەی هەڵبژاردن دروست بووە و هەڵبژاردننی دوایی عێراقیش وا بزانم پاکترین هەڵبژاردن بوو بە شاهیدی هەمووی دنیا. لێرەش هەر زۆرینەی پارتی ئیسپات بوو لە ئەوەی کە بەنسبەت عێراق بوو مەبدەئی دووەم وەکو پارتی ئەوە یەکەم بە دیموکراسی و انتخابات ڕۆحی دیموکراتێتە. ئی دووەم مەسەلەی شەراکەت و تەوافق و بەرژەوەندی باڵای کوردستانە. یعنی ئێمە وەکو پارتی تەماشای یەکێتی و حیزبەکانی تر ناکەین، ئێمە گەورەینە ئێوە بچووکن، ئێمە تەماشای ئەوە دەکەین وەکو پارتی هەمومان پێکەوە دەتوانین کوردستان بپارێزین و کوردستان بەرەو پێشەوە ببین و ئایندەی منداڵەکانمان دابین بکەین، ئایندەی گەشت. کەواتە ئەوە فەلسەفە و پرەنسیپی پارتیە کە پارتی بڕوای بە پێکەوەیی هەیە، بڕوای بەوەی نییە کە پارتی زۆرینەیە دەبی غەدر لە خەڵک بکاتن بە هیچ زۆرە شتیوانی. باشە لێ دوانانەی کە زۆربەی کاتیش لە ڕێی مێدیاکانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان واناڵێن، یعنی هەست بە ئەگەر قسەکە ڕاست بێ هەست بە شێوەیەک لە غوبن دەکەن، هەست دەکەن ئەو مەکانەتەی کە پێویستە وەریگرن لە ناو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان وەریان نەگرت و غەدریان لێکراوە. استحقاقی انتخابی خۆیان بە زیادەوە وەرگرتووە. من بە حکومەوەی سەرۆکی تیمی پارتیم بە حکوومەت باش ئاگادارم. استحقاقی خۆیان لە انتخابات باش وەرگرتووە و واقعی ئەوەی کە لە کوردستان دروست بووە زمانی 50-50 سەرڕای ئەوەی پارتی زۆرینەی دەنگ و کورسی و حکومڕانی، بەڵام واقعەکەش هەر وەکو خۆی ماوە. کەواتە یعنی یەکێتی وەکو پارتی لە 92 کە هەڵبژاردننی پەرلەمان بۆ 93 حکوومەت تەشکیل بە وەکو پارتی شەریکە و بەرپرسە لە خۆشی و ناخۆشی و دەستکەوتەکان و ئەوانی تر عکسی دەستکەوتەکانیشەوە. کەواتە ناکرێت یعنی ئینسان دەبی هەموو هەردوو ڕۆکە تەماشا بکاتێ. ئەوی تر ئەگەر مەسەلەن بێتە سەر ئەوە یەکێتی گلەی بکە، ئێمە ئەگەر یەکێتی دەگلەی بکە ئێمە 20 گلەیمان هەیە، بەڵام ئێمە نامانەوێت بین لە ڕاگەیاندن هەموو گلەیەکان باسکەین. ئێمە دوو شوێنمان هەیە، یان ئەنجومەنی وەزیرانە کە جەنابی سەرۆک وەزیران مەجالێکی باشی داوە لە ئەنجومەنی وەزیران چ وەکو تیم باشە کۆ نابنەوە باز بکرێت. ئێستا لە ئەنجومەنی وەزیران بەڕێز قوڵات تاڵەمانی جێگیری سەر وەزیرانە ناچێتە کۆبوونەوەکان. هەندێک لە وەزیران کە سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانن ناچنە کۆبوونەوەکان. ئیتر چۆن چارەسەری کێشەکانتانەکە؟ زۆر ئاساییە. خۆ ئێمە لەگەڵ یەکێتی یان لەگە تیمی یەکێتی لە یەکتر جودا نەبووینەوە. ئەوە حالەتێکە ڕووی داوە بە ئاسانی بەڕێی من چارەسەر دەکرێتن. بەڵام لە زیاتر ئەوی لە میدیا بە معلوماتی نادروست مخاتەبەی یەکتر بکرێتن دەکرێت لە ناو کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران یان لە کۆبنەوەی تایبەتی پارتی و یەکێتی ئەو بابەتانە باز بکرێت. ئەم پێم وایە ئەوەی باز دەکرێتن زیاتر کێشە ناوخۆییەکانە دەیانەوێت لە ڕێگای پارتیەوە کێشە ناوخۆییەکان وەلاوە بنێن یان ئەو بابەتە ئەمنی لە هەولێ ڕوویدا بەلاوە بنێن باسی شتیتر بکەن. ئەگەر نا سەرۆک وەزیران و تیمی وزاری پارتی و پارتی ڕێی وایە کە هەر نانێک لە کوردستان هەبێ پێویستە بکرێتە دوولەت بۆ هەموو لایەکان. لە هەمان کاتیشدا پێویستە ئێمە ئەگەر بابەت دارایی بی پێویستە لە کۆکردنەوەی داهات لە حدودەکان لە ناوەخۆ لە هەموو ئەو شوێنانە بەڕاستی پێویستە حکوومەت ئاگادار بی. چۆن لە هەولێر و دهۆک ئاگادارە پێویستە لە سلێمانیش ئاگادار بیتن. باسی ئەوە دەکرێت وەڵڵا مەجموعە کۆمپانیا ئیفلاسیان کردووە لە سلێمانی، کاکە لە هەولێریش کۆمپانیا ئیفلاسی کردووە. مۆزوعەکە کۆمپانیا نییە. من تازە لە شوێنشتری باسی ئەوم کرد، گوتم ئەی باشە ماڵ خەڵک ئیدارەی حکوومەت ناتوانی یان ناچێتن پارەی ئاو کارەبا کۆ بکاتەوە. خۆوە کۆمپانیا نییە وانە بۆ ناچی پارەی ئاو کارەبا کۆ بکاتەوە. بۆ پارەی ئاو کارەبا لە هەولێر 70% کۆ دەکرێتەوە، لە سلێمانی 30% کۆ دەکرێتەوە. ئەوە خەتای هاوڵاتی خۆشەویستی سلێمانی نییە، ئەوە خەتای شێوازی ئیدارەدانی کۆکردنەوەی داهاتە لە سلێمانی.
ئەوە بەنسبەت حدودەکانەوە کە لای پارتی علامەتێکی ئیستیفهامی زۆر گەورەیە ئێمە لە ئەنجومەنی وەزیران بڕیارماندا کە هێزێکی هاوبەش بچیتە حدودەکان برادرانی یەکێتی بەڕاستی ڕێگان بە ئێمە نەدا. بابەتی تر کە باس دەکرێتت مەسلەی نەوت و مستەقبەلی نەوت و غاز و ئەوانە من دەمەوێت ئەوش لێرە بڵێم ئەکە ئێستا ١٩٤ داهاتی نەوت و دەرهێنانی نەوت و هەناردنەکردنی نەوت لە دهۆک و لە هەولێرە 94 6% لە مەنتیقەی سلێمانیە، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان پارتی نێگوتووە کەواتە پارەی 96% بۆ ئێرە بێ 4% پارەکە دەدەینە ئەولا. داهاتی نەوت ئێستا نزیکەی 500 میلیۆن دلارە 500 میلیۆن دلارە بە یەکسانی ئەو 500 میلیۆن دلارە بۆ هەموو کوردستان بۆ موچە دابەش دەکرێتن بێ ئەوەی بەقەدەر سانتیمێکیش حەقی سلێمانی کەم بکرێت لە داهاتی نەوت. ئەوەی دەمینێتەوە بەشەکی کەم بۆ تەکمیلەی معاش کە معاش موچە 620 میلیۆن دلارە 500 لە نەوت دابین دەکرێتن 120 لە داهاتی ناوخۆ. ئەوەی داهاتی ناوخۆ پەیوەندی بە سلێمانی هەیە داهاتەکە کۆ ناکرێتەوە، ئەوەی هەولێریش کۆ دەکرێتەوە، بەڵام بۆ معنای نییە پارە لە هەولێر و دهۆ گەلێک زۆرە خۆ لێرەش دەیان مشکلێ ئاو زۆرا بوو ئەوانە. باشە ئێوەکو پارتی بڕیارتان ناوە کە کۆبوونەوە بکەن لەگەڵ لایەنەکانە لەوان نیشێتی نیشتمانی کوردستانە، ئەو کۆبوونەوانە کەی دەست پێکەن؟ ئێمە یەک کۆبنەوەمان کردی کۆمیتەی ناوەندی مەکتەبی سیاسی هەڵبژێردا لە کۆبنەوەی داهات و ئیشەکانی مەکتەبی سیاسی دیاری دەکرێت، کارجێڕی مەکتەبی سیاسی لەوانەیە دیاری بکرێت. ئەو کاتی بەرنامەی سەردانی حیزبەکانیش مەبدەئیەن کۆنگرە بڕیاری داوە کە لەگەڵ حیزبەکان لاپەڕێشتر بکرێتەوە. ئەو کات لە بڕیار دەرێت سەردانی حیزبەکانیش بکرێت. ئەوە پێمان وایە لەگەر یەکێتی و لەگە حیزبەکان دەبی پێکەوە بین. قەدەری ئەو میلەتەمان وایە، مشتەرەکاتمان زۆر زیاترە، ناکۆچەکانمان زۆر کەمە، پێویست ناکات دڵی میلەتی خۆمان و خەڵکی خۆمان تند بکەین لەبەرەوەی سەرەڵای هەموو کەم و کوڕیەکان، بەڵام هەرێمی کوردستان زۆر باشتر و پێشکەوتوترە لە هەموو ڕۆکەوە لە بەشەکانی تری عێراق. بۆیە ئەمەلی چارەسەر گەلک زۆرە و کێشەکانیش بچووکن و ئایندەی کوردستان گەشترە ئەگەر ئێمە بتوانین باشتر خزمەتی خەڵکی خۆمان بکەین. دکتۆر پشتیوان سادق زۆر سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. زۆر سوپاس. بەڕێزان دێنەوە لاتان لە ستودیۆکانمان لە کوردستان 24 کاتیش خۆش.